داهاتوویستکاری فکری و کەلتوری یەکێکە لەو باسانەی کە ئەمڕۆ ئێمە لەگەڵ ئاژین و کاریگەری هەیە لە سەرمان بە شێوازی جۆراوجۆر. ئێمە کە باسی شوناسەکەین حتمما ئەزانین باسوخواسی شوناس و ناسنامە خۆی بایەخێکی گەورە و زۆری هەیە لە ڕاستیە. کە باس لە ناسنامەیە شوناسەکەین تۆ ئەو هەوەی کە لە گیرفان تایا چنێسە بووەتە کاتی نیشتیمانی تۆزێ زانیاریەکانی کەم بووە، بەڵام ئەوە تعبیرە لەوەی کە با بڵین تۆ خاوەنی کۆمەڵێ تایبەتمەندی خۆتی، خاوەنی کۆمەڵێ جیاکەرەوەی خۆتی، هەر لە ناوی خۆتەوە نازناوی خۆتەوە. جاران هەوەکەمان ڕەنگی پێس و ئەو شتانەشی دیابوو، یعنی ئەو ناسنامەیە تۆ ئەناسێنێ وەجیات دەکاتەوە لە کەسێکی تر کە ئەو ناسنامەیە نییە، کە ئەو ناسنامەیە نییە. بۆیە پرسی ناسنامە لە خۆیان لە ڕاستیە گرنگیەکی زۆری هەیە. طبعاً ئێمە شوناسی جۆرا و جۆرمان هەیە، ئێمە هەڵگری کۆمەڵێ شوناسین لە ڕاستیە، یەک شوناسمان نییە تا بڵین ئەگەر یا ئەبێ ئەمە بێ یا ئەوی تر بێ. ئێمە لە یەک کاتە ئێستا ئەگەر ئێمە لە هەڵەبجە دانیشتین، تۆ خەڵکی لە خێزانێکای، خەڵکی گەڕێکێکی، خەڵکی شاری هەڵەبجە لە هەرێمی کوردستانایە، هەرێمی کوردستان لە عێراقایە، عێراق لە ئاسیایە، ئاسیا بەشێکە لە زەوی. ئێمە هەرێکە لەمانە ئێمە کوردین، هەرێکە لەمانە ئەمە ناسنامەی جیاوازە بۆ ئێمە لە ڕاستیە، و هەرێکە لەمانە تایبەتمەندیەک ئەدا بە مرۆڤ. مەرجیە ئەم شوناسانە ئەم ناسنامانەی ئێمە دش بە یەک بوەسن. بۆیە ئاساییە کە ئێمە لە یەک کاتا چەند خاوەنی چەندین ناسنامە و شوناس بین. بەڵام کاتێکە ناسنامەکان یا شوناسەکان دش بە یەک ئەوەستێتەوە، ئەو کاتە بەڕاستی ئەبێت تۆ بگەڕیتەوە بۆ خۆت. تۆ چی؟ تایبەتمەندیەکانت چییە؟ جیاوازی تۆ چییە لەگەڵ ئەوانی ترا؟ ئێمە کە موسڵمانین، ئیسلامیش کە دینی هەموو پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ، بەڵام سەیرەکەی ئەو دینەی ئێمە کۆمەڵە تایبەتمەندی و جیاوازی هەیە، جیای ئەکاتەوە لە دینەکانی تری پێش خۆی لەگەڵ ئەوەی ئەوانی شەر هەر ئیسلام وەسەماکم المسلمینە من قبل. یعنی مەبەسم ئەوەیە پێغەمبەران هەموو یەک دینیان هەیە، بەڵام سەیرەکەی ئیسلام لەگەڵ ئەوەی کە هەر دینی هەموو پێغەمبەرانە، بەڵام خۆ نەهاتوەکو ئەوە بێت کە لە با بڵێن لای یەهود هەیە یای لای نەسڕانیەکان هەیە، بەڵکو بە کۆمەڵە تایبەتمەندیەوە هاتووە. تەنانەت ئەگەر سەرنج بدەی ئەم جیاواز بوونە، ئەم تایبەتمەندی بوونە لە قورئانە گرنگی پێدراوە، لە ئیسلامە گرنگی پێدراوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی خۆی، یعنی یەکێ لەو شتانەی کە حەزی لێ کرد گۆڕینی قیبلە بوو، وانییە؟ قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها. ئێمە هەستەکەین تۆ دڵت بەلای ئەوایە داواکەی لە خوای گەورە قیبلەکەت بگۆڕێ، حەزت بەوەیە ڕوود لە کەعبە بێ، ڕووی لە بەیت المەقدس بووە بۆ پێشووتر. ئەم حەزکردنە یعنی بۆ خۆی لە خۆیان یعنی جیاواز بوون، یعنی شوناسێکی تایبەت پێدان لەگەڵ ئەوەی کە دینی هەموو پێغەمبەران سەلامی خۆیان لێبێ جیاوازە. بۆیە نوێژی ئێمە وەکو نوێژی ئەوان نییە. نوێژمان بووە هاوبەشین تایە، بەڵام نوێژکردنمان جیاوازە، ڕۆژوگرتنمان جیاوازە. مەبەسم ئەوەیە بڵێم ئێمە لەم پرسی شوناسا تەنانەت ئاینەکەمان کە ئاینی هەموو پێغەمبەرانە کۆمەڵێ تایبەتمەندی خۆی هەیە کە ئەمە ناسنامەیەکی جیاواز بە ئێمەدا. بۆیە ئێمە گرنگە لە ڕاستیە کە کاتێک کە خۆمان ناسیوە و خۆمان ئەناسین و ئێستاکەش جیهانێکە، ئەم جیهانە هەر یەکە ئەیەوێت ڕنگ و بۆی خۆی بدا لەوانی تر. زۆر گرنگە ئێمە بە خۆمان، ئێمە وەکو خەڵکێکە خوای گەورە بە پێغەمبەری خوا فەرمیە لە قورئانە تۆماری کردووە قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين. پیان بڵێ کە نوێژم هەموو سەربڕین و دروشمێکم، ژیانم مردنم بۆ خوای گەورەیە، من هاوبەش پەیداکەر نیم. لە کۆتایە فەرمێ من یەکەم کەسێکم کە تەسلیم و ملکەتی ئەوەم کە خوای گەورە دایناوە. ئەمە ناسنامەیە،
ئەمە دنیابینیە، ئەمە جیاکەرەوەی تۆیە، ئەمە یەجیات ئەکاتەوە لەوەی کەوا تۆ ناتوانی تەنها بۆ خۆت بژی. ئەو فەردانیەتەی ئەو پێدانی سنتەرە بە تاک فەردگەراییەی کە بۆ نمونە فکری ئەوروپی ئەیدا بە تاک، ئێمە لێرە گرنگی بە تاکە دەین، بە خواستەکانیە دەین، بەڵام فرد نابێ ئەنانی بێ، نابێ با بڵێن هەر خۆی بێ، هەر بیر لە خۆی بکاتەوە. یعنی ئەو هاوسەنگی کە لە ئیسلامە هەیە جیاوازە لەوەی کە ئەوەی کە لای ئەوروپیەک هەیە، چونکە دنیابینی ئەو جیاوازە، تێڕوانینی بۆ ژیان و مردن جیاوازە، ئەو ئەفکار و بیر و بۆچوونانەی کە لە پشتەوەی ئەم قەناعەتەوەیە جیاوازە، بۆیە ئینسانێکی تر دەرەچێ. ئاسایی بێ لە لای تۆ کاتێکە ئەوان بە جۆرێتر بیرەکەنەوە، چونکە ڕوئیای ئەوان دنیابینی ئەوان جیاوازە. هەموو ئەو شتە قێزەونانەی کە ئێستاکە لە ئەوروپا کە دژە بە دین، دژە بە فیترەتی ئینسان، دژە بە قیەم و ئاداب و دابونەریتەکان کە شەرعیەتی پێدرێ، ڕێگەی پێدرێ، هەر لە LGBTQ تا کۆتایی لە لای ئەوان بە تەدریج هاتوون. یعنی باسی غالب بکەین، باسی زاڵەکەین، وا تاکیان پێگەیاندووە کە تاک چی بوێ ئەبێ گرنگە بیکە، ئازادە بیکە، هەموو شتێ لە پێناوی چیایە، لە پێناوی وایە کە تاک ئەو خواستەی کە هەیە هیچ جێبەجێی بکە. دەی ئەم جیهان بینیە جیاوازە لەوەی کە ئێمەڵین ئەفەڕەئەیتە مەن اتەخەذ ئیلهەه هەواه، ئایا نابینن کە خەڵکێک حەز و ئارەزوی خۆیان کردووە بە هەوا بە خوای خۆیان، یعنی گوێڕایەڵی ئەکەن. لە لای ئێمەوان نییە. ئەگەر سیرتان کردبێ کاتی خۆی نگینێ هەبوو، دکتۆر نگین هەچنێم قسەیە نازە، حەز ناکەم بە ناوی خۆشۆ تۆمار بێ، تەبیعیشە. یعنی کاتێک کە باسی ئەم هاوڕەگەز بازی و بابەتانە ئەکرا، باسی ئەم شازی جنسی ئەکراوی قەی چیەکە گوناحن، ئەوانش حەزیان لێیە. ئەمە دنیابینیەکی ترە، دنیابینیە کە سنوورێک نییە، حەڵاڵ و حرامێک نییە. بۆیە شوناسی ئێمە وەکو گەنج، وەکو هەر مسلمانێک لە ڕاستیە جیاوازە، چونکە تۆ ڕوئیەت بۆ ژیان جیاوازە، بۆ مردن جیاوازە، بۆ دوای مردن جیاوازە، بۆ پەیامی مرۆڤ لەسەر زەویە جیاوازە. تۆ ناکرێ وەکو ئەوانی تربی. بۆیە لێرە شتێک هەیە پێوترێ، ئێمە جاران لە هەفتاوەشتاکانە ئەمەود ئەلغەزو الفکری، داگیرکردنی فکری. ئێستا زۆر جار دەربڕینی ئیمپریالیزمی کەلتوری بۆ بەکارهێنرێ. ئیمپریالیزمی کەلتوری یعنی سەپاندنی کەلتوری ئەوی تر لە ناویا شوناس، کە ئێمە ئەڵێن کەلتور لە عەرەبیە تەرجەمە کراوە بۆچی بۆ ثەقافە، لە کوردیا کراوە بە ڕۆشنبیری، بەڵام لە ڕاستیە یعنی ئەوەی کە لە فەڕەنسیا کەڵچەرە زیاترە لە ڕۆشنبیری کە ئێستا ئێمە پێی ئاشناین. بگرە کەلتور شوناسە، دینە، دابوونەریتە، هەموو ئەم شتانەیە. ئەمانەشن کە شەخصیەتی ئینسان دروستەکەن، بینایی شەخصیەتی ئینسان ئەم شتانە دروستی ئەکا. بۆیە قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگی و بایەخی خۆی هەیە. ئیدوارد سەعید قسەیەکی هەیە، ئەڵێت ئەگەر بتەوێ بەڵێن سەقافەت یعنی وڵاتێ داگیر بکەی، گەلێک داگیر بکەی، ئەبێ ئیختیراقی ثەقافەکەی بکەی، ئەبێ کەلتورەکەی داگیر بکەی، ئەبێ تێڕوانینی بۆ با بڵێن ژیان چۆنە، بۆ شتەکان چۆنە، ئەبێ ئەوەی داگیر بکەی. هەر ئەوە ئەڵێت کە ئەوەی کە پێوتێ ئیمپریالیزم و ئیستیعمار و داگیرکرد لە ڕێگەی یەکەم جار لە ڕێگەی سەقافە و کەلتورەوە ئەم وڵاتانەی داگیر کرد. بۆیە کاتێک تۆ ئەتوانی ڕزگارێ ببێ کەوا کللتورێکی دژ، کللتورێکی بەرگریکار، مقاوم پیا بکەیت، ئەوجا ئەتوانی تۆ بەرگەی کللتوری بەرامبەر بگری، بەرگەی ئەوە بگری کە شوناسی خۆت بپارێزی. جا کاتێک کە باسی شوناسەکەی جاری وایە زمان بەشێکە لە شوناس، بیر و باوەڕ بەشێکە لە شوناسی تۆ. بۆیە زۆر جار حتا بابەتی زمان کە ئێمە لەوانەیە زۆر جار زۆر سەرنج نەدەین، بەڵام فێربوونی زمانێک، تێکەڵبوون لەگەڵ زمانێک کاریگەری هەیە لەسەر شوناسی تۆ، لەسەر ناسنامەی تۆ، لەسەر دنیابینی تۆ. من لە جاری تریشە باسم کردووە، تەمەەن بابەتێک کە ئێستا باسێکم لە خزمەتانە ئەکرێ بە سەعات و نیوە باسکرێ، ئەکرێ بە 45 دقە، ئەشکرێ بە 20 دقە ئەوەی کەین. ئێستا من ئەمڕۆ ناتوانم بچینە ناو دوور و درێژی ئەم بابەتە یا بە درێژی باسی ئەم بابەتە بکەین. بەڵام
لە شوێنی شاوتومە ئێستا تەنانەت ئەو قوتابخانانەی کە تایبەتن ئەکرێنەوە و بە زمانێکی تایبەتی بیانین تەنها هەرەوە نییە تۆ فێری زمانێک ببی. ئێمە زۆر جار با بڵێن خێزانەکانمان بیر لەوە کە بابی خێنە قوتابخانەیەکی فەڕەنسی نازان بریتانی نازانم ئەم بابەتانە. خۆ ئەمە مافی خەڵکە بیر لەوە بکاتەوە قوتابیەکەی لە شوێنێکی باش بێ زمانێکی باش فێر بێ. کێشە لە فێربوونی زمانێکان نییە، بەڵام کێشە هەیە لەوە ئەگەر تۆ ئاگاد لە دیوی شوناسەکەی نەبێت کە لێرە ئەم مناڵە کە لە سەرەتاوە فێری زمانێک ئەبێ لەگەڵ زمانەکە هەرەوە نییە زمان فێر بێ، کولتورەکەش فێرە بێ، شوناسەکەش وەرەگرێ. لە قوتابخانەیەکی وا بۆ نمونە بازباسی کریسمس و جیزز و بۆنە و مناسبەکانی ئەوان و وڵاتەکانی ئەوان و خواردنی ئەوان و کولتوری ئەوان و گۆرانی ئەوان و نازام چی ئەوان و فیلمی ئەوان و ئەوانەیە. تۆ کەم ئەو مناڵە تەنانەت ئێمە خۆشمان ئەو گەنجانشی کە بەو شێوەن کاتێک کە هەر تۆ بە زمانی ئینگلیزی سەیری یوتیوب و گۆرانی و فیلم و نازام چیەکەی هەرەوە نییە کە باسەکە باسی زمان بێ یاخود چیرۆکێ ببیسی. وردە وردە تۆ لەگەڵ یا ئاشنا ئەبی تێکەڵ ئەبی بەو کولتورە. ئەگەر خۆت خاوەنی شوناسی خۆت نەبی، خاوەنی تایبەتمەندی خۆ نەبی، شانازی نەکەی بەو قەناعەت و بیر و باوەڕانەی کە خۆت هەتا وردە وردە تەسلیمی ئەویترەبی، وردە وردە ئەوە ئەبێتە شوناس و ناسنامەی ئەویتر. بۆیە ئەگەر سەرنجتان دابێ ئەو کەسانەی کە با بڵێن قوتابیەکانیان لەو قوتابخانە زۆر تایبەتانن ئیتر بە پێی ئەوە ئەڕۆن دواتر سیرەکەی لەگەڵ خۆمانە، لەگەڵ کۆمەلگەی خۆمانە، لەگەڵ تەنانەت ئاین و ئیلتیزامی خۆمانە تەفاعولی پێویست ناکەن. ئایکیوەکەیان بەزوێ بەڵام ئیکیوەکەیان یعنی زەربەی بەرکەوتووە. بۆیە لێرەشە مەبەسم ئەوەیە ئەگەر هاتو ئێمە لەو شوێنانەشا بین مناڵمان لەو شوێن نابوو، خوشک و برامان لەو شوێن نابوو، ئەبێ ئاگامان لەوە بێ کە ئەو شوێنانە تەنها وەک بڵێ شوێنێک نین بۆ با بڵێن فێربوونی زمان و ئەوانە، بەڵکو شوێنێکشن بۆ گۆڕینەوەی با بڵێن کولتور و بۆ گۆڕانی کولتوریش. ئێمە لەم بابەتاوە گوتم کۆمەڵێ چەمک هەیە، کۆمەڵێ زاراوە هەیە کە زاراوە عادەتەن دەروازە و دەرگای چوونە ناو زانستەکانە. میفتاح العلومە وەکو لە زانایانی خۆمان ئەڵێن دەرگای ئەوانەیە با بڵێن ئەم بابەتانەیە. وەکو چۆن ئەچیتە کۆمەڵناسی کۆمەڵە زاراوەت هەیە، ئەچیتە پزیشکی کۆمەڵە زاراوەت هەیە. لەم بابەتەشی کە ئێمە پێی ئەڵێن داگیرکاری کولتوری بابەتی شوناس، ئیمپریالیزمی کولتوریت هەیە، غەزوی فکریت هەیە. کاتی خۆی مالک بن نەبی زاراوەیە بەکارهێنێ بۆ ئەم جۆرە لە داگیرکردنەی کولتوری خۆت، ناوی ئەنێ القابلیەة للاستعمار، یعنی ئامادەی بۆ ئەوەی داگیر بکرێ. چەنە وشەی سەمەر مانای ئاوادانی دێ، بەس لە حقیقەتەکانی کۆلۆنیالیزم یعنی داگیرکردن. ئەڵێ هەندێک لە میلەتەکان یا هەموو میلەتێک کاتێ داگیرەکرێت کە خۆی ئامادەسازی تیاکرابێ، ئامادەسازیش بەم گۆڕینی کولتور و سەقافە و ڕۆشنبیری و شوناسەیە لە ڕاستیە. ئەم کۆمەڵگانە لە شوێنێکەوە با بڵێن ئەوانی تر بۆی دێن کە فعلەن تۆ یا فەراغت هەیە یا لاوازیت هەیە یا کەم و کورتیت هەیە. بۆ یەسێکی لە پرسی ئافرەتە لەبەر ئەوەی لای خۆمان لاوازیەک هەیە لە دنیا هەر بووە نەکە لای خۆمانیش، بەڵام لێرەوە سێرەکەی پرسەکان زۆر شت هەیە لە گۆڕینی کولتور لێەوە ئیشی لەسەرەکرێ. المرأة قضية المرأة ضحية. بۆن مەڵێ نەمە کاکە قەزەیەکمان هەیە زەحیەیەکمان هەیە دەیەبێ ئیشی لەسەرکرێ. وردە وردە بەو ئاخارەی ئەبەنکەوە خۆیان ئەیانەوێ زەمینەی بۆ سازەکەن. ئەچەنێ بەداخەوە ئێستا ئەم دروشمیان گۆڕیوە بۆ دروشمی LGBTQ لێش و ئیشی لەسەرەکەن کەڵێن ئەمانە قوربانیش ئەبێت چۆنڵیت قەزەیەکە و ئەبێ بیکەیتە مافی مرۆڤ وا لێرەوە داخل بە بابەتەکە بن. تەنانەت کاری جاری وا هەیە ئەگاتەوە ئاستەی کە عەلی شەریعەتی ئەڵێ ئەو هینێکی تر زاراوەیەکی تر بەکارهێنێ ئەڵێ القابلیەة دوو لە ڕوویەوە للاستحمار. هەندێک جار خەڵک جایتر گەنج و غەیری گەنج قابلیەتی یعنی تعبیرەکە جوان نییە بەکاربوونیشی تیا دروستە بێ، یعنی هەموو شتێک ئەتوانێت قبول بکات. ئێستا نبینی کە زۆر کەس هەیە کۆمەڵێ خوی زۆر ناشرین، کۆمەڵێ خوی زۆر یعنی دوور لە فیترەت، دوور لە دین، دوور لە ئینسانیەت، دوور لە ئین سیرەکەی قبولی کردووە.
ئەوەندە ئیشی لەسەر عەقڵ و ئەوەی کراوە وردە وردە زۆر شتی نامەعقول و نامەقبول و هەموو شتێک وەرەگرێت. خۆ ئینسان قابلیەتی هەموو شتێکی تایە. وە نییە خەڵکە مشکێکە پەرستێت، بەردێکە پەرستێت، دارێکە پەرستێ، شێخێکە پەرستێ، مرۆڤێکە پەرستێ، فکرەیەکە پەرستێ. یعنی ئینسان قابلیەتێکی وای تایە ئینسیجامەکە جاری وایە شتی زۆر خەرافیش وەرەگرێت. چ جای ئەوەی کەوا بە قاڵبی زانست و عیلم و با بڵێن ئەم بابەتانە با بڵێن بڕازێنرێتەوە. بۆیە ئێمە گرنگە بەڕاستی ئاگاداری ئەم بابەتانە بین. جا ئەم داخلبوونە بۆ بابەتی شوناس لە ڕاستیە ڕێگەی زۆرە بۆ ئەوەی کە با بڵێن بێنە ناوەوە. ئێمە زانین داگیرکاری لە کۆنا داگیرکاری عسکەری و سەربازی بووە، داگیرکاری ڕۆشنبیری و کولتور و شوناسیش هەیە. ئەمانە ڕێگەن بۆ داگیرکاری. ئەوجا ئەو وەسیلانەشی کە بەکاریان هێناوە لە زووە کاتی خۆی کە ئەو لاوازیە لە جیهانی ئیسلامیا دروست بووە کە ئەو کاتە با بڵێن دەوڵەتێکی وەکو دەوڵەتی عوسمانی زاڵ بووە، وردە وردە ئەبێ بە پیاوە نەخۆشەکە. ئیتر ئەمان لێرەوە بە چەند ڕێگەیەک دێنە ناوەوە. یەکێک لە ڕێگەکان ئەم داگیرکاری کلتوریەیە. وردە وردە ئەفکارت، بیر و بۆچوونت، قەناعەتت، هەست بکەیت تۆ دواکەوتی، تۆ نەزانی، تۆ لەگەڵ زانستا هەڵ ناکەی، لێرەوە بڵی گۆڕینی فکرت. هەتا ئێستا کەش من زۆر جار هەندێک گەنجە بینم سەیرەکەم کۆمەڵە قەناعەتی بۆ دروست بۆ زۆر نامۆیە، هەر زۆر نامۆیە بە هەموو شتێک. لە کاتێکە تەنانەت لەبەی زانکۆ ئەوانەش نییە بڵێ هەندێشتی لەوێ بووە، بەڵام لەو مۆبایلەوە وەریگرتووە. ڕۆژانە بە هەزارەها کەس قسە ئەکا، وانە فکری خۆی تەرحەکە. ئەوە ڕاز نییە کە بوترێ وڵا زۆر کەسەیە جای وای قسە ئەکەن لە کاکە من بەسم نییە خەڵک بە قسەمەکە بە قسەم ناکە بەلام و گرنگ نییە من تعبیر لە خۆمەکەم. نا، هەموو کەسێ ئەمڕۆ ئەوێشتی خۆی بگەێنی، ئەوێ کاڵای خۆی عەرزکە، ئەوێ خەڵکی تریش قەناعەتی پێ بکە. جا لێرە بۆ نمونە 20 کەس ئاواکایەکی قسەیەکەکە سەعاتێک قسەکەم دوو شەی وەرەگرێ، لە یەکێکی تر بە هەمان شێوە، لە کەسێکی تر یوتیوبەرێکی تر نازانم قسەکەرێکی تر شتێکی تر وەرەگرێ. وردە وردە ئەگە تۆ خۆت خاوەنی ناسنامەی خۆت نەبی سێرەکەی ناسنامەیەکیان بۆ داڕشتووی، ناسنامەیەکیان بۆ دروست کردووی. لێرەوە گرنگە ئێمە وەختم سەرەتا خۆمان بناسین، چکە ئێمە دنیابینیشمان جیاوازە. ئەوجا کەلتوری ئێمەش ڕاستە خاڵی لاوازی تیا هەیە، ڕاستە لە ناو دابوونەریتی ئێمە هەندێک خاڵی لاوازی تایە، بەڵام بەڕاستی هەر لە بیر و باوەڕمانەوە تا کۆمەڵە دابوونەریت و قیەمی زۆر گەورە هەیە لە کۆمەڵگەی ئێمە. کاتێ تۆ با بڵێن کیمیا بارانی هەڵەبجە دروستە بێت بە هەزارە خێزان لێ ئەکەوێ، جۆرێک لە ڕوحی تەعاون و هاوکاری و بەدەمەوە بوون، جۆرێک لە ڕوحی با بڵێن سیلەی ڕەحم و خزمایەتی و ئەمانەی کولتوری ئێمە. کاتێ لە گەرمیانی ئێمە ئەنفال ڕووەدا بە هەزارەها خێزان بێ باوکە بێ، بەڵام ئەو قۆناغشتی ئەپەڕێندی. ئەمە قووەتێک هەیە لە ناو کللتوری توە، بیر و باوەڕی توایە کە هاوکاریە، کە دەعمە، کە خزمایەتیە. بۆیە وا نەزانین هەموو شتەکانی ئێمە شتی دواکەوتون. بەداخەوە ئێستا خەڵکی شتە قێزەونەکانی خۆی بە شتێکی وەڵێ بە ماف و بە شتێکی جوان پێمان ئەفرۆشێتەوە. جا داگیرکردن بە سێ ڕێگە ئەکرێ، بە سێ ڕێگە داگیرکردن ئەنجامە درێ. یەکیان ئەوەیە کە پێی ئەوترێ القوة الصلبة، هێزی ڕق، هارد پاوەر، کە بریتیە لە چی؟ بریتیە لە هێزی سەربازی، بریتیە لە هێزی ئابووری، بریتیە لە شەریکات، لە کۆمپانیەکان. ئەمانە کاتی خۆی کە وڵاتەکان داگیر کراوە وردە وردە کولتورەکەش گوازراوەتەوە. ئێستا بۆچی ئێمە چازۆرە خۆین لە شامە با بڵێن لە سووریا قاوە زۆرە خورێن؟ لەبەرەوەی ئەوێ فەڕەنسا داگیری کردووە، قاوەیان هێناوە، لێرە با بڵێن بریتانەکان داگیریان کردووە، چایان هێناوە. تەنانەت لە زەوقی خواردنیشە کاریگەریان لەسەر ئێمە دروست کردووە. ئیتر بریتیە لە چی؟ لە نەرمەهێز، soft power، القوة الناعمة. ئەمە چییە؟ ئەمە بریتیە لە ئیعلام، لە ڕاگەیاندن، لە سۆشیال میدیا، لە هەموو ئەپانەی کە هەیە، کەمە ئیش لەسەر زەینی ئێمە ئەکا، ئیش لەسەر بیرروبۆچوونی ئێمەکە، ئیش لەسەر قەناعەتی ئێمە ئەکا. هەندێک جار ئێمە کاتێکە ئەگەر بە دژە ڕەود بڕۆین لەگەڵ ئەوانە
جایوار ڕێمانیش لێگرن لەبەرەوەی ئێستاکە ئیعلام سۆشیال میدیا لای ئەوانە وانە من ماوەیەک لەسەر ئەم LGBTQیانە هێشتم داگر ئەسڵەن پەیجەکە تۆزێکی مابوو تەواو هین کرێت بلۆکی کەن و نەهێڵن ئەڵێ تۆ شتێک تۆ دژە بە هەندێ نازانم دابوونەریت و نازانم هەندێشتی تایبەت بە ئێمەکە خصوصیاتی خەڵکەوانەیە ئیشەکە لەسەر ئەم بابەتانش ئەگەر سێرەکەی لە قوتابخانەکانە چەندین پرۆژە هەیە بۆ گۆڕینی زەینی ئێمە لە قوتابخانەی کچانە چەندین بابەتە بوو لەسەر جێندەر و کۆمەڵە بابەتی تایبەت بە کچان و چی بکە و چۆن کە جاشتی وای تیاش عەرزەکەن ئەسڵەن لەگەڵ بیر و باوەڕی ئێمە حەڵاڵ و حرامی ئێمە بە هیچ شێوەیە ناگونجێ باس شیەکە ئەگەر تووشی ئەمە بی چی بکە ئەگەر توشبوون لای ئێمە بەمە خۆی لە خۆیان کەبائیرە توشبوون لە لای ئەمە بۆ ئێمە لای ئێمە ئەسڵەن محەڕەماتی کۆمەڵایەتی و دینیە بەس ئەو دێ ئیشەکە پرۆژەیە دامەکرێ سپۆنسەری هەیە لە زانکۆی ئەمریکی کاتێکە ملیۆنە دۆلار ئەدرێ بە پرۆسەی جەندەر و خول ئەکرێتەوە شت تەرجەمە ئەکرێت وەمانە ئەمە لەو گۆڕینەیەکەوە گۆڕین شوناسەیە کە ئەوان ئیشی لەسەرەکەن بەردەوامیشن لەسەری ئەگەر یەکەم و دووهەم سەری نەگرت ئەو کاتە هەندێک جار پەنابەن بۆ ڕێگەی سێهەم کە پێوتێ با بڵێن هێزی زیرەک سمارت پاوەر القوة الذكية يعني ئەو ئەمە بریتە لە چی بریتە لە کۆکردنەوەی ڕقەهێز و نەرمەهێز لە هەندێک شوێن لە وڵاتانە چۆن ئیشەکەن کاتێککە بەم نەرمەهێزە ئیشەکەن سوودی نابێ خەڵ ڕوبەڕوویانە بێت و هەندێک جار حکوومەتەکان ڕوبەڕوویانە بێتەوە ئاڵێ ئێمە ئەگەر فلان پرۆژە جێبەجێ نەکەی داعمی فلان هینمان کردووە مؤسسەتان دەستگاتان ئیتر لە مەولا ئەو سپۆنسەرەتان ناهێڵین حتا هەندێک جار وەکو کاتێک کە وڵاتێکی ئەفریقی دژ بەم پرۆسە جێندەرە وەسایەوە یەکسەر وتیان لەوانەیە ئێمە تەدەخل بکەین دەست وەردەین فەڕەنسا لە هەردێشتا و دێمە دەستوەردانی سەربازی یەکەین جاک هەڕەشە لەولاوە بە نەرمی ئیشەکە با بڵێن لە ئیعلامە لە سۆشیال میدیا لەو هەموو پرۆژە ئەمە وردە وردە ها بۆ ئەوەیە زیاتر پەستان دروست بکرێ ئیسە ئیش زۆر لەسەر ئەم بابەتانە ئەکرێ ئەوجا جگە لەوەی کە ئیش لەسەر ئەو کەسانەکەن کە خۆیان دروستیان کردوون جا بالمناسبە گۆڕینی شوناسی ئینسانەکان گۆڕینی دیدگای ئینسانەکان بۆ ئەوانی تر بایەخی هەر ڕۆشنبیری نییە تەنها بڵێ وڵا بەس لە ڕووی سەقافی و کولتوری و بیر و باوەڕەوە با بۆکو ئێمان لێوێت نا ئیشی تریان پێێتی تەنانەت لە ڕووی ئابووریشەوە ئیسفادەی لێەکەن ئێستاکە تەنانەت هەموو وڵاتێکە ماکە زۆربەی وڵاتەکان ئێستا تۆ کاچی بۆ تورکیا سکۆلەرشیپیان هەیە ئەمریکا سکۆلەرشیپی هەیە ئەوروپا کە هەیەتی ئەمە خو هەرەوە نییە تۆ فێرکە ئەوێ سەقافی خۆی بگوازێتەوە تەنانەت دێلەوانەیە گەر تەمەنیان کەم بێ لە ئەمریکایان خەنە ناو ماڵەکانە بۆی لەوێ سەقافەتی ئەوان فێر بن دوایی ئەمانە کە دێنەوە ئەبنە حەلقەی وەسڵ بۆ ئەو وڵاتە لەگەڵ ئەم وڵاتە لەگەڵ ئەم داهاتوو شتێک کە لێرە هەیە ئەمانە نوێنەری ئەوانە بن نمایندەی ئەوانە بن تەفاعول ئەکەن مەبەستمەوەیە ئەو گۆڕینی کولتور و سەقافەیە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کەوا تۆ سبەینێ ئەو وڵاتانە لە ڕووی ئابووریشەوە قازانجکە لێرە دەستکەوتیان دەستکەوێ کۆمپانیەکانیان بکرێتەوە داهاتیان دەستکەوێ بۆیە ئێمە لەم ڕووەوە ئێمە دژنین تەمان ئێمە لەو خەڵک لە بەرامبەر ئەمەی کە پێوتێ شوناس ئەوەی کە پێوتێ کولتور سێ جۆرە هەیە ئیتر ئەڵێ مقاتعی هەبێ هەموو شتێک بکرێ هیچ شتێکیان قبول نییە هەشە لەگەڵەوەیە هەموو شتێکیان قبول بکە ئێستا هەیە لە کاکە تۆ بۆ ئەم شتێ ئەوروپا وەرگیە بەبێ هەمووی بەیەکەوە وەرگری تۆ ئەوە کولتورێکە و ناکێ بەشێکی وەرگریت و بەشێکی ڕەتکەیتەوە هەیشان هەموو دژە بە هەموو شتێکی بەڵام قسەی دروست قسەی هاوسنگ ئەوەیە کە ئێمە سوود لەو بەرهەمە مرۆییەی کەوا بارگاوی نییە بە ئەفکار بارگاوی نییە بە بیر و باوەڕ بارگاوی نییە بە شوناس ئەتوانین سوودی لێ ببینین ئەوەی کە هەموو جار خۆمان خذ الحکمەتە من ئەی وعاء خرجت حکمت لە هەر کوێوە بوو تۆ ئیسفادەی لێەکەی وەری ئەگری هەرچەندە ئەم دواکەوتوویەی جیهانی ئیسلامی وای کردووە کە تۆ کاتێکە محتاجی لایەنە حەزاریەکەی ئەوانیشی لەگەڵ لایەنە سەقافیەکەشی
ئەگوازرێتەوە نەقڵ ئەبێ دنیابینیەکەشی بەشێکی نەقڵ ئەبێ چونکە ئەمانە هەندێکی پێکەوە بەسراون گەرچی لانی ئەوەی کە پێوتێ حەزاری و ئەم بابەتانە جهدی بەشەری و متەراکمن یعنی کەڵەکە بوون هەموو حەزارەتەکان ڕۆڵیان تایە هەبووە و کاریگەریان تایە هەبووە بە هەر حاڵ بۆی درێژی نەکەمەوە ئێوەش دەوێکە لێرەن زۆر گرنگە ئێمە وەکو گەنجان خۆمان بناسین بیر و باوەڕمان بناسین شوناسمان بناسین و ئەو خاڵە ئیجابیانەی کە لە ناو تەنانەت دابوو نەریتیشمان هەیە شانازی پێوە بکەین خەڵکێک کە دێتە ئەم وڵاتە سەرسام نییە بە من چاکەت و پانتۆڵێکم لەبەرایە پێی خۆشە جلێکی کوردیت لەبەرابێ دێتە ئەم وڵاتە سەرسام نییە من پیتزای بۆ بەرم و خواردنی خۆیانی بۆ دروستکەم بەسمێتە ئەو شتە بچووکانە پێی خۆشە تۆ خواردنی وڵاتی خۆتی بۆ بی تۆ خۆت بی خاوەنی ناسنامەی خۆت بی خاوەنی بیر و باوەڕی خۆت بی خاوەنی قەناعەتی خۆت بی قەناعەت و بیر و باوەڕی ئێمە ئەوە هەڵەگرەیە کە حەزارەتێکی لەسەر دروستکەی بنیادی لەسەر کەڵەکە بکەیت ئەوان نییە ئەوە لاواز بین بەڵام لەبەرەوەی لە هەندێک ڕووی تری حەزاریەوە ئێمە لە جۆرێک لە تەراجوع بووین بۆیە بەڕاستی لە ژێر تەسیری ئەوانی ترای بەڵام ئومەتی ئیسلامی ئێستاکە بەردەوام بە شێوازی متەفەرریقە کاری لەسەر ئەم بنیادناوەی خۆ کردووە ئێستا لە جیهانی ئیسلامیە خەڵکێکی زۆر هەن کار لەسەر ئەم هەستانەوەیەکەن کار لەسەر خۆ بنیادنانەوە ئەکەن ئێمەش بەڕاستی پێویستە لەسەر شانمان وەکو دکتۆر جاسم سوڵتان ئەڵێ كن مشروعا أو كون مشروعا أو ادعم مشروعا مرۆڤ بێ لەم سیانە بێت چۆن ئێمە لە بابەتی فێربوون ئاڵێن كن عالما أو متعلما أو مستمعا أو مفرحا لهم ولا تكن الخامس فتهلك يا زانابە یا فێرخواز بە یا جۆگر بە یا دڵت پێیان خۆش بێ پێنجەم نەبیتی ئاچی ئێمەش ئەگەر وەکو خەڵکێکی پەیامدار بەڕاستی یا بێ كن مشروعا خۆت مشروعێ بی خۆت پرۆژەیە بی ئەمانەمان کەمە ئێمە عادەتەن وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە باسێکی ترا فەرمێت الناس كالإبل الماء لا تكاد تجد فيهم راحلة ئینسان مرۆڤەکان وەکو چی وایە وەکو لەناو وشترا لەناو سەد وشترا وشترێک هەبووە گەورە و تایبەت لە پێشەوە ڕۆیشتووە ڕێپیشاندەری ئەوانی تر بوونە ئەڵێ ئینسانەکانیش وان لەناو سەد کەسێکا کەسێک هەڵەکەوێ کە سەرکردەیەکی بەتوانا بێ خۆی مەشروع دروستکە خۆی بنیاتی مؤسسەیە بنێ خۆی بنیاتی ڕێکخراوێک لە بناغەوە بنێ ئێمە ئەبێ هەوڵ دەین لەمە بی فعلا خۆمان بنیاتی مەشروعێ بنین جا مەشروعی زۆرە مەشروعی هەستانەوە و خواناسی و دینداری و تەنانەت کار و کەسابەت بەڵام چییە هەموو کەسێ ناتوانێت ئەمە بکات گرنگە ئێمە لەکوێ ئەتوانین لەم ڕۆڵە بگێڕین لەوانەیە تۆ شتێ بچووک دروستکەی دوای جار ئەم شتە گەورە ئەبێ جا یەکەم شت ئەوەیە کە ئینسان هەوڵدا ئەمەیان بێ ئەگەر ئەمە نەبێ کەون مەشروعان لەگەڵ خەڵکی تر پرۆژەیەک دروست بکەیت ئێمە سەگەشە پێدان مەشروعێکە کە پێکەوە ئێوە لەگەڵ مامۆسا ئەمجەبارە لەگەڵ کۆمەڵی خوشک و برای ترا پێکەوە لە ناو یەکگرتووە پێکەوە لە ناو ئیشێکی تری ترا پێکەوە ئەتوانین هەموو هاوکاری یەک بین چونکە ئێمە بەشێک لە شوناسی ئێمە چییە وتعاونوا على البر والتقوى هاوکاری یەککەن تعاون بکەن لە پێناوی بر و تەقوا بر و تەقواش چاکەکاری و تەقوا فراوانە ولتكن منكم أمة يدعون إلى الخير يأمرون بالمعروف وينهون عن المنكر کۆمەڵێ لە ئێوە بەو کارە هەڵسێ بۆیە ئەکری ئەگەر یەکەم نەبووین خۆمان ڕائید نەبووین لە شتەکە وەگوتمان ئەمە هەر خۆی کەمە ئەبێ لانی کەم ئەمەی دووەم بین بەشدار بین دەستبار بین هاوکار بین سێهەم ئەو ئیدعەم مەشروعەن یاخود پشتیوانی و پاڵپشتی پرۆژەیەک بکە لەوانەیە لە ناو ئێمە لە ئێستا لە داهاتوە ئێوە نەتوانی بۆک ئێستاکە بێی دانیشی لێرە گوێ لە محازەرات بگری یا بچی دەرسێک بڵێیتەوە یا شتێتر بکەی یا خۆت بانخوازێ بی
بەڵام ئەتوانی پشتیوان بی، ئەتوانی کاتێکە دەوڵەمەنە بی هاوکار بی، ئەتوانی لەوانەیە پەیوەندیەکی کۆمەڵایەتی هەبێ بۆ کارێکی خەیر و خزمەتی ئێمە، بۆ مەشروعەکە ئێمە هەڵمانگرتووە ڕۆڵی خۆت بگێڕی، ئەبیتە کەسایەتیەک ئەتوانی لەناو کەس و کار و خزم و خەڵکە پشتگیری ئەم مەشروعە جوانانە بکەیت. بەڵام نابێت چوارەم بین، هیچ نەبین، لا مبالات بین، جۆ بە هیچ نەدەین. ئەمە گونجاو نییە لەگەڵ بیر و باوەڕ و شوناس و ناسنامەی ئێمە بە هیچ شێوەیە. تەنانەت سەلاح ساوی کە باسی جەماعەت الموسلیمینەکە لە ئەو لە باسێکی ترای هێنێ، ئەڵێ پابەندبوون بە جەماعەت الموسلیمین کە لە فەرمودەکانی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم بە دوو شێواکرێ، ئەو باسی کاری ئیسلامیەکە. ئەڵێ یا ئەبێ مرۆڤ لە ناو یەکێک لەم جەماعەتە ئیسلامیانە هەبێ بێت کە منهەجێکی چاک و دروستیان هەیە، یعنی ئەبێ ئەندام بێتایە، یا ئەبێ لەگەڵیانە بێ بە مانای هەست و سۆس، بە مانای تەعاون و هاوکاری، بە مانای کاتێککە پێویستیان بە پشتیوانیە، پێویستیان بە دەعمە. ئەجینا فعلا مرۆڤەکەوێتە دەرەوەی ئەوەی کە پێغەمبەری خوا فەرمێ ئێوە لەگەڵ جەماعە بن. إنما يأكل الذئب من الغنم القاصية. گورگ لە چی؟ لە مەڕێک کە دوور کەوتوەتەوە لە ڕانەکەی خۆی ئەخوا. ئێمەش هەروین بالموناسبە، هەر چۆن ئەوە بی ئەگەر ئینسان دووری گرت و هیچ پەیوەندیەکی نەما، نەبەوەی یەکەم نەبەوەی دووهەم، وردە وردە ئەکەوێتە بەردەم ئەو شەپۆلی داگیرکاری کللتوریەی کەوتمان. شوناست وردە وردە ئاگار لە خۆت نییە، ناسنامەت گۆڕاوە، قەناعەتت گۆڕاوە، ئەحساساتت گۆڕاوە، زۆر شتی ترشت گۆڕاوە. ئێمە ئاخر کتێب کە چاپمان کردووە ئەوەی سەرەتایەکی نوێ، پێم خۆشە ئەو گەنجانە بیخوێننەوە، بە PDFش دامان گرتووە کە ئینسان لە قەناعەتەکانی گۆڕایتر زۆر شتی تریە گۆڕێ، حەزەکانی گۆڕا زۆر شتی تر بەدوایە ئەگۆڕێ. بۆیە ئێمە گرنگە بینەوە بۆ شوناس و ناسنامەی خۆمان بەهێزی کەین، چونکە ئەوە گوتم ئێمە دنیا بینیمان جیاوازە و لە هەمووشت گرنگترەوەی ئینسان شانازی بە ناسنامە و قەناعاتی خۆیەوە بکە. ئێمە زەرەرمان لێ نەکردووە، ئەگەر خەڵکیش شوێنی بکەی بەڕاستی قازانجی لێکە، چ لە دنیا چ لە دوا ڕۆژە، چونکە ئێمە بەختەوەری دنیا و دوا ڕۆژ ئامانجی ئێمە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.